دانیشتنی پەرلەمانی عێراق کە بڕیار بوو لەبارەی داخوازی خۆپیشاندەرانی شارەکانی عێراق و هەنگاوەکانی حکوومەت بۆ ئەنجامدانی چاکسازی بەڕێوە بچێت بەهۆی ئامادەنەبوونی ڕێژەی یاسای پەرلەمانتاران شکستی هێنا. خۆپیشاندەرانیش ئاراستەی ناڕەزایەتیەکانیان بۆ مانگرتنی کراوە لە بەغدا و 9 شاری ناوەڕاست و باشووری عێراق دەگۆڕن. دادگای باڵای فیدراڵی عێراقیش پشتگیری خۆی بۆ خۆپیشاندەران دووپات دەکاتەوە. ئاژانسەکانی هەواڵ لە زاری نوێنەر و سەرپەرشتیارانی خۆپیشاندانەکانی شارەکانی عێراقەوە گواستیانەوە خۆپیشاندەران ئاراستەی خۆپیشاندانەکانیان بۆ مانگرتنی کراوە گۆڕیوە و تا ئەو کاتی داواکاریەکانیان بە تایبەت دەست لە کارکێشانەوەی حکوومەت و دادگایکردنی بکوژانی خۆپیشاندەران جێبەجێ دەکرێت. ڕۆژی هەینی 25 ئۆکتۆبەر لە بەغدا و 9 گەورە شاری دیکەی باشوور و ناوەڕاستی عێراق گەڕێکی دیکەی خۆپیشاندان و ناڕەزایی بەڕێوە چوو. بەهۆی کەوتنەوەی توند و تیژی لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکانیش زیاتر لە 40 خۆپیشاندەر کوژران و زیاتر لە 2400 خۆپیشاندەر و ئەندامانی هێزە ئەمنیەکانیش بریندار بوون. سەرەکیترین داواکاری خۆپیشاندەرانی 25 ئۆکتۆبەر بریتی بوو لە هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەران، هەڵوەشانەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی، هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان، سزادانی گەندەڵکاران و ڕاپێچکردنیان بۆ دادگا، دادگایکردنی بکوژانی خۆپیشاندەران، گۆڕانکاری دەستوری و شێوازی حکمی عێراق لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی، لەگەڵەوەی لەژێر فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق قەدەغەی هاتوچۆ لەو شارانەدا ڕاگەیەندراوە کە خۆپیشاندانی خوێناویان بەخۆوە بینی. هاوکات هێزێکی ئەمنی زۆر لە بەغدای پایتەخت و بەتایبەت لە دەوروبەری گۆڕەپانی تەحریر و ناوچەی سەوز بڵاویان پێکراوە و ڕێگە بە هیچ گربوونەوە خۆپیشاندانێک نادرێت. هاوکات کەریم شاملی یەکێکە لە ڕێخەرانی خۆپیشاندانەکان لە بەسرە بە ئاژانسەکانی هەواڵی ڕاگەیاندووە لە ئێستادا خۆپیشاندانەکانیان بۆ مانگرتنی کراوە گۆڕیوە و بە هیچ شێوەیەکیش سازش لەسەر داواکاریەکانیان ناکەن. ڕاشی گەیاندووە مانگرتنەکان کۆتایی نایەت تا ئەو کاتی داواکاریەکانی خۆپیشاندەران جێبەجێ دەکرێت و بکوژانی خۆپیشاندەرانیش هەروە بە ئاسانی دەرباز نابن. هاوکات ڕێخەری خۆپیشاندانەکانی زیقاریش یاسین مەکسوسی بە میدیاکانی ڕاگەیاندووە ڕێخەرانی خۆپیشاندانەکان لە شاری بەغدا و شارەکانی ناوەڕاست و باشوور ڕێکەوتون لەسەر ئەوەی لە شەقامەکان دەمێننەوە تا ئەو کاتی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. لە دوایین پەرەسەندنیشدا لەبارەی خۆپیشاندانەکانی شاری عێراق و داواکاری خۆپیشاندان بۆ هەڵوەشانەوەی حکوومەت و پەرلەمان و ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی دادگای باڵای فیدراڵی عێراق پشتگیری خۆی بۆ خۆپیشاندەران دووپات کردەوە و داواش دەکات دەست بۆ ئەو خۆپیشاندەرانە نەبرێت کە داوای مافی دەستوری خۆیان دەکەن.